ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار بيارمتي خواهي پرودگار بردوامي لتفسير كردني قرآني بيروس بردوامي لتفسير كردن وشرح كردني فرمایشتی خواهی پرودگار که قرآنی پیروزه خواهی پرودگار ده فرمی ولقد ضربنا للناس في هذا القرآن من كل مثل لعلهم يتذكرون خواهی پرودگار لقرآنی پیروزه باسی کۆمەڵێک نمونەی کردووە نمونەی ئینسانی باش چۆنە نمونەی ئینسانی خراپ چۆنە نمونەی ئینسانی خواناس چۆنە ئینسانی خوانەناس چۆنە سەرنجامی خواناسان بۆ کوێ دەچێت سەرنجامی خوانەناسان بۆ کوێ دەچێت لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار کۆمەڵێشتی زۆری باس کردووە هەمووی دەرز و عیبرەتی تایە خوای گەورە چەندەها نمونەی لە قورئانی پیرۆزە هێناوەتەوە بۆچی بۆی ئینسانەکان بیر بکەنەوە بۆی ئینسانەکان دەرز و عیبرەتی لێ وەربگرن چەندەها نمونە لە قورئانی پیرۆزە هاتۆتەوە و خوای پەروەردگار چەندەها نمونەمان بۆ دەهێنێتەوە بۆ ئەوەی حەق و ڕاستیەکان دەربکەوێت بۆ ئەوەی حەق و ناحەق لە یەک جیا بکرێتەوە حەڵاڵ و حەرام لە یەک جیا بکرێتەوە خواناس و خوانەناس لە یەک جیا بکرێتەوە بەهەشتی و جەهەنەمی لە یەک جیا بکرێتەوە ئەمانە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە کۆمەڵێ نمونەی زۆری هێناوە ولقد ضربنا للناس في هذا القرآن من كل مثل هەموو جۆرە نمونەیەکمان هێناوەتەوە بۆ خەڵکی بەس بۆ ئەوەی خەڵکی بیر بکاتەوە خەڵکی لە خوا بترسێ تەقوای خوا بکات بەڵام لە چی قورئانێکە قورئانا عەرەبیە قورئانی پیرۆز قورئانێکە و بە زمانی عەرەبی دابەزیوە بە عەرەبی قەواعیدی ئەو قورئانە پیرۆزە خوای پەروەردگار بە زمانی عەرەبی دایبەزاندەوەتە خوارەوە قورئانا عەرەبیا غەیرە ذی عیوەج ئەوەی لارولوێری بێت ئەوەی غەڵەت بێ ئەوەی هەڵە بێ ئەوەی نوقسانی بێ ئەوەی کەم و کوڕی بێ ئەوەی عیب و عار بێ لە قورئانی پیرۆزە نییە قورئانی پیرۆز دوورە لە هەموو عیب و عارێک لە هەموو نوقسانی و کەم و کوڕیەک ئاگداری ئەو خاڵە بین خوای پەروەردگار قورئانی پیرۆزی دابەزاندەوەتە خوارەوە بە زمانی عەرەبی بەڵام ئاگاداری ئەو قسەی خۆمان بین کە زۆرێک لە موسڵمانان دەیکەن دەڵێن قورئانی پیرۆز بۆیە بە عەرەبی دابەزیوە بۆی عەرەب عاقڵ کات ئەم قسەی خۆی لە ڕاستیدا بۆنی ئەوەی لێدێ ڕەدی قورئان ئەکرێتەوە ئەو کەسانەی کە ئەم قسەی فێری ئەم موسڵمانانە کردووە ئەوەی کە ئەم قسەی خستۆتە ناو موسڵمانانەوە دوژمنی ئەم ئاینە پیرۆزە بووە قورئان بۆ عاقڵکردنی عەرەباتەوە نەخێوانیە تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا خوای پەروەردگار لە سەرەتای سورەتی فورقانە دەفەرمێ پاک و پیرۆزی بۆ ئەو خوای کە قورئانی پیرۆزی دابەزاندەوەتە خوارەوە بۆ ئەوەی بۆ هەموو عالم ببێتە ترسێنەر هەموو عالم بترسێنێ بە کورد و بە عەرەب و بە غەیری کورد و عەرەب و بە هەموو زمانەکانەوە ئەو کەسانەی کە ئەو قسەیە دەکەن
ئەڵێن قورئان بۆ عاقڵکردنی عەرەب دابەزی واتە بۆ ئێمە نەهاتووە معنای قسەکە ئەوەیە بۆ عاقڵکردنی هەموو خەڵکی سەرزەوی هاتووە تایبەت نییە بە هیچ گەل و هۆسێکەوە قورئان کەلامی خوای پەروەردگارە مڵکی عەرەب نییە و مڵکی غەیری عەرەبیش نییە ئاگاداری خۆمان بین زۆر جار ئاگامان لە خۆمان نیە تووشی غەڵەتی گەورە ئەبین جاری وا هەیە ڕەدی قورئان ئەکەینەوە بەبێ ئەوەی ئاگامان لە خۆمان بێت بۆیە ئاگاداری خۆمان بین ئێمە هەرچیەک بین هەر زمانێکمان هەبێ ئەبێ تەسلیمی قورئانی پیرۆز بین فەرمایشتی خوای پەروەردگارە قورئانێکە و بە زمانی عەرەبی دابەزیوە هەروەکو چۆن لەناو ئێمەدا باش و خراپێ ناو عەرەبیشا باش و خراپێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەرەبە ئەبێ ئاگاداری خۆمان بین سەحابە زۆربەی عەرەبن زۆربەی پێغەمبەران عەرەبن سەلامی خوایان لەسەر بێ غەیری عەرەبیشیان بە هەمان شێوەتیایە کەواتە ئاگاداری خۆمان بین لە هەموو کۆمەڵێکە لە هەموو کۆمەڵگایەکە لە هەموو مجتەمەعێکە باش و خراپ هەیە ئێمە مجتەمەعەکان زەڕوی سفر نەکەین قورئانا عربيا غير ذي عوج لعلهم يتقون بو اوي تقواي خواب كان قرآن بزماني عربي دا بزيوة بو اوي تقواي خواب كان بو اوي شويني بكون نك بو عرب هاتبه بو همود خلقي سرزوي هاتوا ليكون للعالمين نذيرا بو همو عالم ببيت ترسينر ام قرآن بيروسا خواي پروردگار دفرمي قرآن بو همو عالم هاتوا توش علي بو عرب هاتوا اما تو دشي خواده وصيد بلام اقاد دخوتنية ابي اقداري خمان بين لو خالدا قرآني بيروز بزماني عربي دا بزيوة بزماني فصيحي عربي كباشترين زمان لسر زوية بو اوي خلقي تقواي خوابك ولا خواب ترسي لعلهم يتقون بوي خلقي تقواي خوابك لخوا نزيك ببيتوا جا خواي قالوا نمونيك من بو دهينيتوا چونك خواي پروردگار لقرآني بيروزا نمونه دهينيتوا بو اوي زياتر اشتكان لميشكي ايما دا بچسبيت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندەها نمونەمان لە حەدیسەکانە بۆ دەهێنێتەوە بۆ ئەوەی شتەکان لە مێشکمانە بچەسپێت لە دڵمانە بچەسپێ بەویستی خوای پەروەردگار چونکە نمونە هێنانەوە کاریگەری و تەئسیراتی خۆی هەیە بۆ بەرامبەر نمونە بە خەڵکی بهێنیتەوە خوای پەروەردگار دەفەرمێ ضرب الله مثلا رجلا فيه شركاء متشاكسون خواهی گەورە نمونەی پیاوێک دەهێنێتەوە عەبدێک دەهێنێتەوە ئەم عەبدا چۆنە کۆمەڵێک خەڵک تایە شەریکن واتە بە کۆمەڵە پیاوێک بەندەیەکیان کڕیوە موڵکی کۆمەڵە پیاوێکە یەک بەندەیەکە بە چەند پیاوێک بە چەند نەفەرێک کڕیویانە و هەموویان شەریکن لەو بەندەیەدا ئەمە نمونەی یەکەم وەڕەجولا سەلەما لڕەجولی و پیاوێکی تریش بەتەنها خۆی بەندەیەکی کڕیوە کۆیلەیەکی کڕیوە هەل ئێستەویانی مەثەلا ئایا ئەم دوو نمونەیە خوای پەروەردگار دەفەرمی ئەم دوو نمونەوەیەکێکوان ئایا ئەگەر بەندەیەک کۆمەڵێ خاوەنی هەبێ ئەو دەڵێ ئەوە بکە ئەو دەڵێ ئەوە مەکە ئەو دەڵێ بڕۆ ئەو دەڵێ مەڕۆ ئەو دەڵێ بخۆ ئەو دەڵێ مەخۆ ئەو دەڵێ ئیشکە ئەو دەڵێ ئیش مەکە ئایا ئەم بەندەیە سەری لێ ناشێوێ ئایا نمونەی بەندەیەک کۆمەڵێک خاوەنی هەبێ عەبدێکی فەقیر بەدەست کۆمەڵە پیاوێکەوە بێ هەرێکی فەرمانێکی پێ بکە و هەرێکی شتێکی لێ قەدەغە بکە ئایا نمونەی ئەم بەندە سەر لێ شێواوە کە نازانێ بە قسەی کێ بکە وەکو نمونەی پیاوێک وایە کە تەنها بەندەیەکی بەندەکەی تەنها لەژێر ئەمری گەورەی خۆیدایە ئای خوای پەروەردگار دەفەرمێ ئەم دوو نمونەی وەکێکوان ئەمە نمونە بۆچی دەهێنێتەوە نمونە زانایان دەفەرمون مەبەست بەم نمونەیە چییە ئەو کەسەی کە بەتەنها خوا دەپەرستێ خوا دەناسێ بەتەنها وەکو کەسێک وایە باوەڕی بەدەیەها قەبر هەیە نەخێر ئەو کەسەی بەتەنها خوا دەناسێ وەکو کەسێک وایە باوەڕی بەدەیەها بتەیە نەخێر ئەو کەسەی سەجدە بۆ خوا ئەبا بەتەنها وەکو کەسێک وایە سەجدە بۆ دە نەفەرێت لە غەیری خوا ئەبا بێگومان هەل یەستەویانی مەثەلا ئایا ئەم دوو ئینسانە وەکێکیان نەخێر وەک یەک نین بێگومان وەک یەک نین کەواتە خوای پەروەردگار ئەم نمونەمان بۆ دەهێنێتەوە لەعەلەهم یەتەذەکەڕون چونکە فەرمووی نمونەکان لە قورئانە دەهێنرێتەوە بۆ ئەوەی ئێوە بیر بکەنەوە فکر بکەنەوە بە خۆتان نابچنەوە ئایا ئینسانێک بەتەنها خوای گەورە بە تاک و تەنها بپەرستێ و شەریکی بۆ بڕیار نەدات
وەکو کەسێک وایە شەریکی بۆ خوا بڕیاردا بێ ئەوەی کە شەریک بۆ خوا بڕیارەدا لە چیلکەیەکە ترسێ لە تەڵەدارێکە ترسێ لە قەبرێکی بکاتەوە لە خۆڵی سەر قەبرەکە ئەترسێ لە بەردێکە ترسێ لە پیاو خراپێکە ترسێ لە پیاو باشێکە ترسێ ئەمە ئینسانێکە چونکە دڵی پەیوەست نییە بەخوای پەروەردگارەوە دڵی بۆتە چەند پارچەیەکەوە باوەڕی بەم قەبرەکەی و هانای بۆ دەبات باوەڕی بەوەکەی ترەوە هانای بۆ دەبات ئەم ئینسانە وەکو کەسێک نییە کە خوای پەروەردگار بە تاک و تەنها دەناسی و شەریکی بۆ بڕیار نادات ئەو کەسێک کە خوای گەورەی بە تاک و تەنها ناسی شەریکی بۆ بڕیار نادا و تەنها ئەو دەپەرستێ سەتا سەتیش بیر و باوەڕ و قەناعەتی بەوە هەیە غەیری خوا هیچ کەسێک ناتوانێت زەرەر و زیانی پێ بگەێنێ بەڵام ئەمەکەی تر کە بەدەست کۆمەڵە کەسێکەوەیە بەدەست کۆمەڵە کەسێک و پەرتەوازە بووە ئەو ئینسانە مرتاح نییە ئەو ئینسانە بەختەوەر نییە ئەو ئینسانە خاوەن ڕەئی خۆی نییە چونکە کۆمەڵێک خاوەنی هەیە کۆمەڵێک کەس هەیە کە قەناعەتی پێیەتی لە غەیری خوای پەروەردگار جا ئەو نمونەیە کە خوای پەروەردگارمان دەهێنێتەوە ئەو بەندەیەی کە کۆمەڵێک خەڵک ڕیویانە و شەریکن تایە و هەرێکی فەرمانێکی پێکا و هەرێکی شتێکی پێڵێ و هەرێکی شتێکی پێناڵێ هەرێکی بە جۆری هەڵسوکەوتی پێەکا سەری لێ شێواوە وەکو کەسێک نییە کە تەنها بەندەی پیاوێک بێ و بە تەنها ئەمری لە یەک لایەکەوە ببێت ئەمە نمونەیە کە خوای گەورە دەیهێنێتەوە ئەو کەسەشی کە لەلایەنی خوای پەروەردگارەوە ئەمری بەسەر ئاکرێ و شتی لێ قەدەغە ئەکرێ لە قورئان و سونەتە وەکو کەسێک نییە دەیەها قانونی سەر زەوی تەطبیقەکات ڕۆژێ لەسەر ئەم قانونەیە ڕۆژێ لەسەر قانونێکی ترە ڕۆژێ لەسەر بەرنامەیەکە ڕۆژێ لەسەر بەرنامەیەکی ترە ڕۆژێ حیزبێکە ڕۆژێ حیزبێکی ترە ئەو کەسانە سەرێشێواو دەبن ئەو کەسانە خاوەنی ڕەئی خۆیان نین خاوەنی بیر و باوەڕی خۆیان نین شەیطان بە کەیفی خۆی یاریان پێکات ئەمڕۆ دەڵێ من حەقم بەیانی دەڵێ من ناحەقم ئێستا حەقم پێشتر ناحەق بوومە بۆیە هەل یەستەویانی مەثەلە ئایا نمونەی کەسێک تەنها ڕوو لە خوا بکە وەکو کەسێک وایە ڕوو لە خوا و غەیری خوش بکە نەخێر قەت خوای پەروەردگار دەفەرمێ ئەم دوو نمونەیە وەک یەک نین ئەو ئینسانی بەتەنها خوا دەپەرستێ وەکو کەسێک نییە غەیری خواشە پەرستێ بەڵێ الحەمدولله بەل ئەکثەروهم لا یعلەمون خوای پەروەردگار دەفەرمێ سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار بەڵام زۆربەی خەڵکی ئەمە نازانن ئەگەر ئینسان تەنها دڵی پەیوەستکا بە خوای پەروەردگارەوە بەختەوەرە بێت سەربەرزە بێت سەرفرازە بێت ئەمە نمونەیە کە خوای پەروەردگار بۆمان دەهێنێتەوە جا هەر کەسێ پێی خۆشە لە دنیادا دڵی یەک پارچە بێ دڵی بەختەوەر بێ و خۆشی و شادی تیا بێت پێویستە تەنها ڕوو لە خوا بکات ئەو کەسەیشی پێی خۆشە لە قیامەتا خوا غەزەبی لێ بگرێ و لە دنیادا دڵی پەرتەوازە بێ ئەوە شەریک بە خوا بڕیارەدات بەڵام سەرنجامەکەی خۆی دەبینێت هیچ کەسێکمان پێمان خۆش نییە دڵمان پەرتەوازە بێ دەبا شەریک بۆ خوا بڕیار نەدەین با غەیری خوا نەپەرستین با خۆمان نەکەینە بەندە و کۆیلەی کۆمەڵە کەسێک لە غەیری خوای پەروەردگار ئێمە کۆیلەی بەندەی خوای پەروەردگارین عەبدی خوای پەروەردگارین و تەواو با عەبد و کۆیلەی قەبرەکان نەبین با عەبد و کۆیلەی پەڕۆپاڵ نەبین خالقی ئێمە زەرەر و زیانی بەدەستە قازانجی بەدەستە نەک چلکەدارێک نەک دارێک نەک قەبرێک ئەو کەسەی کە دەڕوات داوای کەسێ دەکات بکاتە خێزانی خۆی تەنها داوای یارمەتی لە خوا ئەکا و نوێژی ئیستیخارەی بۆ ئەکا پشتی بەخوای پەروەردگار بەستەوە ئەو ئاەتە شیعارێتی دروشمێتی قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا ئێمە تووشی هیچ نابین ئیلا ئەوە نەبێ خوا لە سەرمانی نووسیوە ئەو ئینسانەی کە دەڕواتە پێشەوە بۆ کارێکی شەرعی پشتی بەخوای پەروەردگار بەستووە وەکو کەسێک نییە پەنا بەخوای پەروەردگار ئەڕوات بەرد ئەنێ بە قەبرا و بزانم بەردەکەم ئەیگرێ یا نایگرێ ئەوە بتپەرستیە ئەوە شەریک بۆ خوا بڕیاردانە ئینسانی قەناعەتی بەوە هەبێ ئەگەر بەردەکە وابوو گرتی نەیگرت ئەوە معنای ئەوەیە و معنای ئەوەیە ئەوە قەبرپەرستیە برای شیرین ئەوە عیبادەتکردنە بۆ غەیری خوا ئەگەر وات کردووە تۆبە بکە داوا بکە لە خوای گەورە لێت خۆش بێ چونکە ئەوە شەریک بۆ خوا بڕیاردانە و کوفر و شیرکە ئەوە قەناعەت و بە غەیری خوای پەروەردگارێ بۆیە کارە ئەنجام دەدەیت ئەگەر ئینسان
خوای ناسی قەناعەتی بە بەردێکە بێ، بەردەکە ئەگەر گرتی باشە، ئەگەر نەیگرت خراپە. پەنا بە خوای پەروەردگار. ئەوە خوانە ناسیە، ئەوە دووربوونە لە خوا، چونکە خوای پەروەردگار بێوێ تووشی هەر شتێکت کە هەر ئەوەیە، تووشی هەر شتێکت نەکا، کەس ناتوانێ دەست بێنێتە ڕێگات. بەڵام زۆربەی خەڵکی خوای پەروەردگار دەفەرمی ئەم شتانە نازانن، ئەم حەقیقەتانە نازانن، بۆیە شەریک بۆ خوا بڕیارە دەن. دوایە خوای پەروەردگار دەفەرمێ ئینەکە مەیت وئینەهم مەیتون. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تۆ دەمریت، خەڵکیش دەمرێت. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تۆ دەمریت، ڕۆژێک دێت تۆ دەمریت، بە هەمان شێوە خەڵکی تریش بە هەمان شێوە ئەوانی تریش دەمرن، ئەوەی خوا ناز بێ و ئەوەی خوانە ناز بێ، ئەوەی ڕوو لە خوا بێ و ئەوەی ڕوو لە خوا نەبێ، ئەوەی تەنها خوای ناسی بێ و ئەوەی غەیری خواشی ناسی بێ، هەمووی دەمرێت. بەڵام لە ڕۆژی قیامەتە ئینسان دەڕواتە خزمەتی خوای پەروەردگار. ثم ئینەکم یەومە القیامەتی عیند ڕەبیکم تەختەصیمون. ئەمجا لە ڕۆژی قیامەتە ئێوە لە خزمەتی خوای پەروەردگاردا مناقەشە و مشتومڕ و مجادلە دەکەن. لە قورئانی پیرۆزە کۆمەڵێ مشتومڕ و مناقەشەمان بۆ باس کراوە. مناقەشەی ئەو کەسانەی کە شوێنی کەسانێک کەوتونە لە دنیادا بەرەو هەڵدێر و خراپەیان بردوونە. لە چەندەها ئاەتی قورئانە باسی دەسەڵاتداران و بێدەسەڵاتەکان ئەکەوێت کە شوێنیان کەوتونە. ئەوانەی کە دەسەڵاتیان هەبووە لە دنیادا خەڵکیان گومڕا کردووە، خەڵکیان بەرەو کوفر و هەڵدێر بردووە، لە قیامەتە شوێن کەوتوەکانیان دژیان دەوەستن، مناقەشە دەکەن لەگەڵیانە. ئێمەتان بۆ وا لێ کرد؟ ئێمەتان بۆ لە ڕێگای خوا دەرکرد؟ بل مكر الليل والنهار إذ تأمروننا أن نكفر بالله ونجعل له أندادا. بەڵێ مناقەشە دەکەن، ئێوە واتان لە ئێمە کرد شەریک بۆ خوا بڕیار بدەین، ئێوە بوون واتان لە ئێمە کرد سەجدە بۆ غەیری خوا بەرین، ئێوە بوون ئێمەتان فێری بتپەرستی کرد، ئێوە بوون ئێمەتان فێری بەدڕەوشتی و خراپە کرد، هەر ئێوە بوون ئێمەتان بەرەو کوفر برد و دژایەتی ئیسلام بکەین. ئەوانیش دەسەڵاتدارەکانیش وەڵامیان ئەدەنەوە. لە قورئانی پیرۆزە باسی ئەوانە کراوە لە دنیادا شەریکیان بۆ خوا بڕیار داوە. لە قیامەتە خوای پەروەردگار دەفەرمێ کوا شەریکەکانتان؟ ئەوانەی کە لە دنیادا ئەینە شوڕەکایی، خوای گەورە دەفەرمێ کوا شەریکەکانی من؟ ئێوە قەبرتان نەپەرستووە، بتان نەپەرستووە، کوا شەریکەکانم لەکوێن؟ بیان هێنن با دیفاعتان لێ بکەن. ئەوانەی کە لە دنیادا قەناعەتان پێیان هەبوو لە دار و بەرد و قەبرەکان و بتەکان، دەی بکوانن شەریکەکانی من؟ بیان هێنن بۆ ساحەی مەحشەر، بیان هێنن بۆ مەیدان، بۆی دیفاعێکتان لێ بکەن ئەمڕۆ، چونکە لە دنیادا ئەواندا کردە شەریکی من، ئەمڕۆ پێویستە دیفاعتان لێ بکەن. بەڵام کوا دیفاع؟ کوا پشگیری؟ پێمان خۆشە بەختەوەر بین، با خوا بناسین. ئەگەر پێمان خۆشە سەربەرز و سەرفراز بین، با خوای گەورە بناسین، چونکە ڕۆژێک دەبێ هەمومان دەمرین، کەسێکمان نییە لە مردن ڕزگارمان بێت. لو أن الدنيا تدوم لأهلها لكان رسول الله صلى الله عليه وسلم حيا وباقيا. والله اگر دنیا بۆ کەسێک بمایە، ئێستا خۆشەویستی ئێمە صلى الله عليه وسلم ناو ئێمەدا بوو، خۆشەویستی ئێمە صلى الله عليه وسلم ئێستا لەسەر زەوی بوو، دەمان بینی. بەڵام دنیا بۆ هیچ کەسێک نامێنێ، هەتا بۆ پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێت، چونکە دنیا کۆتایی پێدێت. ڕۆژێک دەبێ لاشەمان لە جوڵە دەکەوێت. والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق. والله ڕۆژێک دەبێ ئەگەر بە نسیبمان ببێ لەناو تابووتا پێیەکانمان جووت ئەکرێ. بۆ یەکێرە پیاوچاکان گەنجێکی بینی گەنجەکە زۆر پێ ئەکەنی، فەرمی ڕەحمەتی خوات دەبێ بۆ ئەوەنە پێ ئەکەنی. کێ ئەڵێ کفنەکەت لە بازاڕان نیە ئێستا؟ برای شیرینم کێ لە کفنەکانی ئێمە ئێستا نەدووراوە؟ ئایا متمانەی سیقەی سەعاتی ترمان بە خۆمان هەیە؟ ئینەکە مەیت وئینەهم مەیتون. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، تۆ دەمری و خەڵکیش دەمرێت. والله یەک بە یەکمان دەمرین و دەبینە خاوەنی قەبر ئەگەر خوا بە نسیبمانی بکە. دەبا مردنمان لەبیر نەچێت، بەردەوام مردنمان لەبیر بێ. ئەو ڕۆژە ناخۆشەی کە بەرەو ڕووی دەبینەوە لەناو قەبردا بە تاک و تەنها. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو عەبدە ساڵحەی، ئەو بەندە خواناسەی کە ئیمامی سەعدی کوڕی معاذ بوو،
ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەحابەی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەی ئەهلی بەدر ئیمامی سعدی کوڕی معاذ ئەو ئیمامی سعدی کوڕی معاذەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک کە وەفاتی کرد عەرشی خوا گەورەترین مەخلوق کە عەرشی خوایە کەوتە لەرزە لەرز بۆ مردنی ئیمامی سعدی کوڕی معاذ 7,000 مەلائیکە جەنازەکەی ئەو سەحابەیان بەڕێ کرد پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەدا واللهی گۆڕە و شارێک درا پەراسۆکانی تێکەڵاو بوو باشان خوای پەروەردگار ڕزگاری کرد والله پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر یەک کەسێک لە گۆڕە و شار ڕزگاری بوایە ئەوە سعدی کوڕی معاذ بوو کەواتە هەمومان گۆڕە و شارە درین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر منداڵێکی کوڕ یا کچ کرد لە دوو ڕیوایەتە هاتووە کوڕ و کچ سەبی ئەو سەبیە مناڵێک بوو کچ بوو یا کوڕ بوو هەردوو ڕیوایەتەکە هاتووە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر یەک کەسێک لە گۆڕە و شار ڕزگاری ببوایە ئەوە ئەم منداڵە ڕزگاری ئەبوو مناڵێکی کۆرپە ساوا بێت تاوان لە گۆڕە و شار ڕزگاری نابێت من و تۆی تاوانبار چی بکەین برای بەڕێزم من و تۆ کە کۆڵێ تاوانمان هەڵگرتووە ئەبێ چی بکەین زەویەک بەو بە قووەتی خۆیە بە ئەمری خوات گوشتەیە پەراسۆکانت تێکەڵاوەکە ئیمامی سعد ئەهلی بەدرە خوالی خۆش بووە ئیمامی سعد عەرشی خوا بۆی دەلێرێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی سعد 7,000 مەلایکە جەنازەکەی بەڕێ دەکەن ئەوە حاڵەکەی بێ ئەی باشە تۆ چۆن ڕزگارت ئەبێ و ئینەکە مەیت و ئینەهم مەیتون ئەوەت هەموو کاتێ لەبیر بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ دەمری و خەڵکیش دەمرێت بە هەمان شێوە هیچ کەسێک لە مردن ڕزگاری نابێ کەواتە مردن لە پێش هەمومانە زۆر جار ئێمە دەڵێن مردن برا گەورەیە بەڵام وەڵڵاهی بە برا بچووکیشی نازانین ئەگە بە برا گەورەمان بزانێ برا گەورە ڕێزی تایبەتی هەیە برا گەورە بێ ڕێزی لێ بگیرێ مردن ئەبێ ڕێزی لێ بگیرێ ئەبێ خۆتی بۆ ئامادە بکەی ئەگەر بتەوێ میوانێ بەڕێزت بێ خۆتی بۆ ئامادە ئەکەی مردنش میوانێکە دێت لە پڕا دێ قەت پرسیارت لێ ناکە ئینزارت ناکە کاتت بۆ دانانیە لە پڕێکە ئانێکە زانی ڕۆحەکە دەرئەچێت بە ڕێگاوبانێکە ئەڕۆی لە پڕێکە ڕۆحە دەرئەچی ئەمریت لە ماڵی خۆتا خەوی بەیانی جەنازەکەت بەرەو قەبرستان دەبرێت ئەوە ژیانی دنیاە هیچ قیمەتێکی نییە مادەم وەڵڵاهی مردن هەبێ مادەم گۆڕە و شار هەبێ مادەم قەبر و پرسیار هەبێ وەڵڵاهی زۆر پێویستە خۆمان بۆ قیامەت ئامادە بکەین زۆر پێویستە خۆمان بۆ وەڵامدانەوەی ئەو سێ پرسیارە ئامادە بکەین هیچ کەسێک لە مردن ڕزگاری نابێ هەتا پێغەمبەری خۆشەویستیش صلی الله عليه وسلم بەڵێ کەواتە قورئانی پیرۆز بۆمانی باس کردووە کە پێغەمبەری خوش دەمرێ صلی الله عليه وسلم و هەموو خەڵکی دەمرێ ئەمجا خوای گەورە دەفەرمێ فمن أظلم ممن كذب على الله وكذب بالصدق إذ جاءه کێ لەو کەسە زاڵمترە کە درۆ بە ناوی خواوە بکات کێ لەو کەسە زاڵمترە باوەڕی بە حەق و ڕاستیەکان نەبێت حەق و ڕاستیەکان بە درۆ بخاتەوە إذ جاءه کاتێکە حەق و ڕاستی بۆ دێ بە درۆی دەخاتەوە باوەڕی پێی نییە کێ لەو کەسە زاڵمترە واتە هیچ کەسێک لەو کەسە زاڵمتر نییە لەو کەسە ستەمکارتر نییە کە درۆ بە ناوی خواوە دەکات درۆ بە ناوی دینی خواوە دەکات با ئەو کەسانەی کە خەریکی بیدعەن بیدعە و خورافیات ئەکەن بە ناوی دینەوە با لە خوا بترسن چونکە ئەوە درۆکردنە بە ناوی خواوە چونکە بیدعە دەکەن بە ناوی دینەوە خەڵکی چەواشە دەکەن بە ناوی دینەوە قۆڵی خەڵکی ئەبڕن بە ناوی دینەوە ئەوە هەمووی بوختیانە بۆ خوای پەروەردگار دەکرێت هەمووی درۆیە بۆ خوا هەڵەبەسرێ لەو کەسە زاڵمتر نییە خوای گەورە دەفەرمێ کە درۆ بە ناوی خوای پەروەردگارەوە هەڵبەسێت بە ناوی خواوە خەڵکی بخەڵەتێنێ ئیمامی فوضەیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەگەر بە تەبڵ و مۆسیقا کە حرامن لە ئیسلامە حرام کراوە هیچ کاتێک ئیسلام مۆسیقا و گۆرانی نەکردوتە سەبەبێک بۆ دەعوە بۆ بانگەوازکردنی خەڵکی
قورآن سەبەبە بۆ داعوەکردن و بانگەوازکردنی خەڵکی. حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەک مۆسیقا و گۆرانی. لەبەرەوە گۆرانی و مۆسیقا لە ئیسلامە حرامە. گۆرانی هەر کەسێک لی بیڵێت نوێژکەر بێ یان نوێژ نەکەر، مۆسیقا هەر کەسێک بیکات ئەنجامی بدات نوێژکەر بێ یان نوێژ نەکەر هیچ جیاوازیەکی نییە. ئەبوو جەهل مۆسیقا لەدا لەگەڵ سەحابەیەکە فەرقی نییە. مەبەسم چی یعنی هیچ جیاوازی نییە بڵێ ئەمە پیاوێ چاکە قەینا مۆسیقا لێ بدا ئەویان کافرە نابێت. مۆسیقا حرامە، تەپڵ و ئانە حرامە لە ئیسلامە. بەڵام ئیمامی فوضەیل ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەگەر بە تەپڵ و مۆسیقا کە حرامە گوناهە تاوانە پارە و پول پەیدا بکەم لأن أطلب الدنيا بطبل ومزمار أحب إلي من أن أطلبها بدين. أفرمي أجر بطبل وموسيقى وقراني بارا بيدا بكم أم إمام قوري تابعين وعد فرمي رحمة إخوالي بي إمامي فضيل كان إخوانات الزاهد ورحمة إخوالي بي أفرمي أو بيم خوشتر لوي بناوي دين وبارا بيدا بكم أو كسي بناوي دين وقولي خلشي أبري خەڵکی چەواشەکە ڕێگای ناحەقی نیشانی خەڵکی ئەدا فتوای غەڵەت بۆ خەڵکی ئەدا ئەوە بە ناوی خواوە ئیفتیڕای کردو و درۆی بە ناوی خواوە هەڵبەستووە. بۆیە خوا دەفەرمێنەوە کەسە زاڵمتر نییە کە حەق و ڕاستیەکانی بۆ دەهێنرێ بەڵام باوەڕی پێ ناکات. هەم ئەو کەسە زاڵمە کە بوختیان بە ناوی خواوە دەکات، بە ناوی دینی خواوە بوختیان دەکات. ئەو کەسەش زاڵمە حەق و ڕاستی بۆ بێ و ڕەدی بکاتەوە بڵێ باوەڕم پێی نییە. أليس في جهنم مثوى للكافرين؟ آية جهنم جێگای کافرەکان و بێباوەڕان نییە؟ بێگومان دەبا ئێمەش خۆمان نەکەین بە هاوڕێی کافرەکان و بێباوەڕان. جەهەنەم جێگای کافرەکان و زاڵمەکانە، با ئێمە لەگەڵ موسڵمانە بەهەشتەکانە بین بە کردەوەی چاک ئینشاءڵڵا هەوڵ بدەین با خۆمان نەکەینە هاوڕێی کەسانێک دوژمنی خوای پەروەردگار. بەڵێ والذي جاء بالصدق وصدق به أولئك هم المتقون. براسي خواي پروردگار دەفەرمی ئەو کەسێک کە حەق و ڕاستی هێناوە کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و هەموو پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ. ئەو کەسە والذي جاء بالصدق ئەوەی کە حەق و ڕاستی و ڕاستگۆیی هێناوە وصدق به و ئەو کەسەشی کە بەڕاستی دەخاتەوە أولئك هم المتقون. ئەو کەسانە بەڕاستی متەقین خواناسن خواپەرستن کە بەڕاستی حەق و ڕاستیەکان بە حەق و ڕاست دەزانن و شوێنی دەکەون. بەڵێ لهم ما يشاءون عند ربهم ذلك جزاء المحسنين ليكفر الله عنهم أسوأ الذي عملوا ويجزيهم أجرهم بأحسن الذي كانوا يعملون. خوای پەروەردگار دەفەرمێ ئەو کەسەی کە حەق و ڕاستی هێناوە کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و هەموو پێغەمبەرانیش بۆ سەلامی خوایان لەسەر بێ و ئەو کەسانشی کە بەڕاستی دەخەنەوە حەق و ڕاستیەکان بە حەق و ڕاستی دەزانن ئەوانە ئینسانی متەقین. ئەگەر پرسیارت لێکرا کێ متەقیە ئەو کەسەی حەق و ڕاستیەکان بەڕاست ئەزانێ، بەتاڵ بە بەتاڵ ئەزانێ، حەق بە حەق ئەزانێ، ڕاست بە ڕاست ئەزانێ، درۆ بە درۆ ئەزانێ. ئەوانە ئینسانی متەقین. لهم ما يشاءون عند ربهم. ئەوە لای خوای پەروەردگار ئەو کەسانە حەزیان لە هەرچی بێ خوای گەورە پیان دەبەخشێت، خوای گەورە پیان دەبەخشێ حەزیان لە هەر شتێک بێ لە باشدا. ذلك جزاء المحسنين. ئەوە پاداشتی ئینسانی چاکەکارە. ئینسانی محسین و چاکەکار پاداشتی لای خوای پەروەردگارە، حەزی لە هەر شتێک بێ خوای پەروەردگار پێی دەبەخشێت. ليكفر الله عنهم أسوأ الذي عملوا. خوای پەروەردگار لە گوناهەکانیان خۆش ئەبێ چونکە باوەڕیان بە حەق و ڕاستیەکان هەیە و شوێنی دەکەون. خوای گەورە و میهرەبان لە گوناهەکانیان خۆش ئەبێ و ئەجر و پاداشتیان دەداتەوە بە باشترین شێوە. ئەمە بەڕاستی نیعمەتێکی خوای پەروەردگارە کە بە هەر کەسێکی ببەخشێ لەو کەسانەی کە بەڕاستی لە ڕێگای حەق و ڕاستی ئەخۆیان ماندوو ئەکەن و ڕێگای حەق و ڕاستی دەگرنە بەر ئەو کەسانە خوای گەورە پاداشتێکی گەورە بۆیان داناوە. ئەگەر خوای یارمەتیماندا لەو تارەکانی داهاتووە زیاتر ئینشەڵڵا بەردەوام بین لە تەفسیری ئەم ئایەتە پیرۆزانە. ئەوەی کە ئەمڕۆ فێری بووین ئەوەیە ئاگادار بین خوای گەورە تاک و تەنهایە و شەریکی بۆ بڕیار نەدەین. ئەو کەسەی تەنها دڵی بەخواوە پەیوەستە، تەنها خوا دەناسێ، ئەو کەسە بەختەوەرە. ئەو کەسەی دڵی پەرتەوازە بوو غەیری خوا دەپەرستێ ئەوە بەختەوەر نییە، لە دونیا و لە قیامەتا بەدبەختە.
لە دنیادا ژیانی ناخۆشە لە هەموو شتێک سڵەکاتەوە لە هەموو شتێکە ترسێ لە قیامەتشا خوای گەورە دەخاتە ناو جەهەنەمەوە چونکە شەریکی بۆ خوا بڕیارداوە. ئەو کەسانشی کە بوختیان بە ناوی خواوە دەکەن درۆ بە ناوی خوای گەورەوە هەڵە بەسن خوای گەورە تۆڵیان لێ دەکاتەوە. ئەوانە بەڕاستی زاڵم و ستەمکارن. بە ناوی خواوە خیانەت لە خەڵکی نەکەین. ئەوەی حەق و ڕاستی نەبوو لە دینی خوادا بە خەڵکی نەڵێن. قورئانی پیرۆزیش بۆ بەختەوەری هەموو خەڵکی سەر زەوی هاتووە، تایبەت نییە بە هیچ گەل و هۆزێکەوە. بۆ عەرەبە و عەرەب عاقڵکا و بۆ ئەوەی کورد عاقڵکا و تورک عاقڵکا و فارس عاقڵکا و ئینگلیس عاقڵکا و هەموو خەڵکی سەر زەوی عاقڵکا، نەک هەر عەرەب. بۆ عاقڵکردن و ڕێک و پێککردن و ئەدەب و ئەخلاق فێرکردنی هەموو خەڵکی سەر زەوی هاتووە قورئانی پیرۆز. بۆی ئاگاداری خۆمان بین قورئانی پیرۆز ڕەت نەکەینەوە بڵێن بۆ عەرەب هاتووە بۆ ئێمە نەهاتووە. پەنا بەخوای پەروەردگار. یا ربی خوایە لە گوناهەکانمان خۆش بی، خوایە خۆشەویستی خۆت و پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم دڵمانە جێگیر بکەی. یا ربی خوایە بە ئەهلی قورئانمان قبول کەی. یا ربی خوایە وامان لێ بکەی بەردەوام لە خزمەتی قورئانی پیرۆزدا بین. خوایە گیان خۆشەویستی خۆت و پێغەمبەرەکەت صلی الله علیه وسلم لە دڵمانە جێگیر بکەی. یا ربی خوایە لە کاتی مردنمانە ڕەحمە لێ بکەی. یا ربی خوایە ئەو ڕۆژەی کە دەمرین و لە ماڵ و منداڵمان جیا دەبینەوە لە کەس و کارمان جیا ئەبینەوە، یا ربی خوایە ڕەحمی خۆت برژێنی بەسەرمانە. یا ربی خوایە لەو ڕۆژەدا کە ئەم دنیا پڕ لە خەم و خەفتە جێدەهێڵین، خوایە کۆتایی خەم و خەفەت و ژیانی ئێمە لەم دنیادا بڕوات و خۆشی و بەختەوەری قیامەتمان دەست پێ بکات. یا ربی خوایە ئەو قەبرە تاریکەمان بۆ ڕۆشن کەیتەوە. یا ربی خوایە ئەو قەبرە تەسک و باریکەمان بۆ فراوان کەیتەوە. خوایە گیان زمانمان پاراو بکەی بۆ جوابدانی و مەلایکەکان. یا ربی خوایە ڕەحم و مێرهەبانی خۆت بڕژێنی